خۆشەویستانم ئەم کاتتان باش بەخێربێن بۆ بەرنامەیەکی نوێی ژیانی ژیرانە لە ئەمریکا. کەمی دەستگەیشتن بە خۆراکی تازە و تەندروست لە سەرانسەری ئەمریکا وای کردووە دەسەڵاتدارانی ناوخۆ لە ناو شاردا زەوی بۆ کشت و کاڵ تەرخان بکەن. ئەمەش بۆتە هۆی ئەوەی مەسەلەی کرینی میوە و سەوزەی خۆجێی بێتە ئاراوە. هەر بۆ ئەم مەبەستە لە بەرنامەی ئەم جارەماندا باس لە باخێک دەکەین لە ناو جەرگەی شاری باڵتمۆری وڵایەتی مێریلاند لە ئەمریکا، چونکە بیرۆکەی دابینکردنی کێڵگە لە ناو شاردا سەرنجی خەڵکی ڕاکێشاوە. بیرۆکەکەش لە پێناو فێرکردنی هاوڵاتیان و شاردارانە سەبارەت بە چارەسەری درێژخایەن بۆ چاندنی بەرهەمە خۆراکیەکان. ڕێکخراوی ناحکومی بە ناوی ریل فود فارم 6 هێکتەر زەوی هەیە لە باخی کلفتن لە شاری باڵتمۆر کە تەرخان کراوە بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیانی سەبارەت بە کوشت و کاڵکردن لە شاردا. لە هەمان کاتدا سەوزە بۆ ئەو گەڕەکانە دابین دەکات کە دەستگەیشتنیان بە خۆراکی تەندروست سنووردارە. کێڵگەکە لە باخی پشتەوەی ئەو قوتابخانەیە و فێرکردن لەسەر بناغەی شارەزایی دابین دەکات و پەرەپێدانی سیستەمی درێژخایەنی خواردن. ئەوەی ئێستا جودایە، ئێمە بازاری جوتیاران لە سەرانسەری ئەمریکا دەبینین، هەروها کوشت و کاڵ کە کۆمەڵگاکان پشتیوانی لێ دەکەن لە سەرانسەری وڵاتەکە. ئەوەی کە نایبینین بەڕێوەبەرایەتێکی ڕێبازی خواردنە کە بڕوانێتە هەموو ڕێبازەکانی خواردن یاخود ئەو ڕێبازانەی کە پەیوەندی بە دەستگەیشتن بە خواردنەوە هەیە بۆ کوشت و کاڵ و هەروەها بە سیستەمێکی بەردەوامی خواردنیش لەبەر ئەوەی بەڕێوەبەرایەتی خواردن نییە. زیاتر لە 3 ساڵە ریل فود فارم سەوزە بەرهەم دەهێنێت و هەروەها گەنجان هۆشیار دەکاتەوە لەگەڵ ڕێکخراوەکان هاوکاری دەکەن و هەروەها خواردنی تەندروست زیاتر دێنە ناو ماڵەکانی باڵتمۆر. شارەکە زۆر پشتیوانی کردووە لە دابینکردنی زەوی بۆ ڕێکخراوانە حکومیەکان بۆ بەکرێدانی ئەو زەویانە بە هاوڵاتیان و دیهێنانی ئابوووریەکی خواردنی تەندروست. من هاتمە ناو ئەو پرۆژەی کشت و کاڵی شار، لە ڕاستیدا حەزم لێیەتی و هیوادارم کە کاریگەری هەبێت بەسەر کۆمەڵگاکەماندا، هەروها لەسەر ئاستێکی جیهانیشدا بە شێوەیەکی سیاسیانە. هەرچەندە زیاتر لە 20 زەوی کوشت و کاڵ کە لە 1 تا 12 هێکتار پێکدێن لە سەرانسەری باڵتمۆر هەیە، تەنها ئەم کێڵگەیە جیاوازە و جیاوازیش دروست دەکات وەکو نمونەیەکی کشت و کاڵی گرنگ و درێژخایەن لە ناوچەکەدا. بۆ نمونە ئاسانکردنی کشت و کاڵ لە چوارچێوەی شارەکەدا. شاری باڵتمۆر سەر لە نوێ سەراپای کۆدی ناوچەیی دەنووسێتەوە. هۆڵی فرێشتات بەو هیوایە تا ساڵی داهاتوو ئەمە ڕووبدات کە ڕێگای کوشت و کاڵ بدەن لە ناو شاردا. لە ڕووی مێژووییەوە باڵتمۆر لە ماوەی 50 ساڵدا ڕێگای بە کشت و کاڵ نەداوە بەهۆی کۆدی ناوچەییەوە کە ڕێگا نادات بە کشت و کاڵ لە ناو شاردا. ئەمە لە سەرانسەری وڵات ڕوودەدات لە زۆر شاردا، بۆ نمونە دیترۆیت، ملواکی، فیلادۆلفیا، ئۆکلاند و هەروەها لە شاری نیویۆرکیش. باڵتمۆر شارێکی قەرەباڵغا، بەڵام لەگەڵ جوتیارەکان کار دەکەین بۆ بەکارهێنانی ئەو زەویانەی چۆڵن بۆ کشت و کاڵ بەکاریان بهێنین. من زۆر خۆشحاڵم بەوە. لێکۆڵینەوەی کەم دوایانە دەڵێت لە 1 تا 14 داهاتی خانەوادە کەم دەرامەتەکانی باڵتمۆر دەستیان بە خواردنی باش ناگات کە کاریگەریەکی خراپی هەیە لەسەر تەندروستیان. لە هەموو ساڵەکەدا هەزاران کەس خۆیان بەخش دەکەن بۆ ئەم پرۆژەیە و بەشداری دەکەن کە ئەمەش ئالتەرنەتیڤێک دابین دەکات بۆ سیستەمی خواردنی ئاسایی کە بە زۆری دەبێتە خۆجێیانە و بە جۆرێک ئابوووریەکی بەردەوامی کشت و کاڵ بەدی بێنێت. کاریگەری کشت و کاڵی شار یارمەتی دەدات لە بەرەو پشتوونی لە ماوەی 10 ساڵی ئایندەدا.
ئەگەر بێت و حکوومەت و هەروەها هاوڵاتیانی خۆجێی ڕێک بکەون لەسەر ئەوەی کە دەستگەیشتن بە سەوزە و میوەی تازە مەرج نییە تەنها بۆ دەوڵەمەندەکان بێت. سەبارەت بەوە کۆنفرانسی شاردارانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئاماژە بەوە دەکات کە بۆ نمونە لا ساڵی 2011 گەورەترین بازاری بەرهەمەکانی باخ و کێڵگە پلانێکی دەستپێشخەریان بە ناوی گرۆ 1000 ڕاگەیاند. ئەمەش بە مەبەستی دابینکردنی 1000 باخ و کێڵگە تا ساڵی 2018 لە ئەمریکا و کەنەدا و هەروەها ئەوروپاش. ئازیزانم بەم جۆرە هاتینا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە لە بیر نەکەن ئیمێڵم بۆ ڕەوانە بکەن بە ناونیشانی nzada@voanews.com جارێکی تر nzada@voanews.com تا جارێکی تر هەر شاد و کامەران بن.